سڵای خۆی گەورەتان لەبێت چۆن خوێندکاران هیوادارم زۆر باش بن وریابن. ئەمڕۆ من قسە ناکەم، من لێرە مامۆستام، بەڵام ئەمڕۆ خوێندکارێکی ئەزیزمان هەیە کە قسەتان بۆ ئەکا. ئەگەر لە خوێندنی ئۆنلاین بێزارن و نازانن چۆن ساییکەن یان پێویستان بە هاندەرێکە بۆی کە پێتان بڵێن چۆن ساییکەن، چۆن ساب نەبنەوەنێ، ئەمڕۆ من لێرەیە چارەسەرەکانیتان پێناڵم، بەڵکو دامنەوە بۆ کچە خوێندکارێکی ئەزیزمان کە ناوی ئانۆ ئومێدە. جا ئەگەر ئەیناسن ئەتوان لە کۆمنتان پێمان بڵێن، ئەگەریش ئانۆ ئومێد ناناسن و تا ئێستا یوتیوبەکەتان سەبسکرایب نەکردووە، لینکی کەناڵەکە لە دیسکریپشن و لەکەم کۆمنتە بۆتاندا ئەنە بڕۆ سەبسکرایب بکەن و بینەری بابەتەکانی ئایندەی بن. ئەگەر ئێوەش ئەم بەرگەتان پێ خۆشە ئەتوان ڤیدیۆکانتان بنێرن بۆ تەلەگرامی مۆم. ئێستاش با ڤیدیۆکی ئانوگوڵمان ببینین، بزانین ئەو کچە جوان و ژیر و زیرەکە چۆن ئامۆژگاری هاوڕێکانی ئەکات. لێبێت هاوڕێیان چۆنن باشن، هیوادارم زۆر باش بن. من ئانوم و ئەم ڤیدیۆم تایبەتە بە چەناڵی یوتیوبی مۆم کە تیدا باسی ڕۆژێکی خوێندنی ئۆنلاینی خۆمتان بۆ دەکەم. بە هیوام سوودی لێ ببینن. سەرەتا ئەوەی زۆر گرینگە بۆ هەر خوێندکارێک ڕێخستنی ژوورەکەی و ئامادەکردنی هەموو پێداویستیەکانە. پاشان خاوێنکردنەوە و ڕێخستنی سەرمێزەکەمان و پێداویستیەکانی خوێندن وانەکەمان وەک کتێب و قەڵەم و ئەو شتانەی بۆ وانەکە پێویستن، بۆ ئەوەی کاتێک مامۆستا دەست دەکات بە شەرحکردنی سەرقاڵی گەڕان بە دوای لاستیک و قەڵەمدا نەبین و تەرکیزمان نەڕوات کە خۆم وا ئەکەم و هەروەها ڕووناکی و گەرمی ژوورەکەشم ڕێخستووە تا نەچاوم ماندوو بێت و نەخەیاڵم بڕوات. من لێرەدا بە هەموو تەرکیزی خۆمەوە چوومەتە ناو باسەکەی مامۆستا. بەڕاستی زۆر سوپاسی مامۆستا ئەزیزەکانمان دەکەم کە ئاوا دڵسۆزان لە خەمی ئێمەدان. ئەگەر لە ماڵیشەوە بێت ڤیدۆمان بۆ ئەکەن و دەرزمان بۆ شەرح ئەکەن وەکو ئەوەی لە پۆلا بین. پاشانیش بیرم نەچێت هەمیشە هەوڵ ئەیەم ئایپادەکەم بە جۆرێکدا بنێم کە دواتر ملم ئازاری پێ نەگات. هەرچەندە پشومان نەبوو، منیش بۆ ئەوەی کەمێک گوزەم بۆ بگەڕێتەوە تەرکیزم هەبێ تا کۆتاییوانەکە پارچەیەک شیرینیەکم خوارد تا بتوانم بەردەوام بم. بە هیوام ئەم ڤیدیۆیەتان بەدڵ بوو بێتە هاندەرێک بۆ بەردەوامیتان و وانەزانن کە تەنیان و هەمومان لە ئێستادا لە هەمان بارودۆختین. بە هیوام هەمومان پێکەوە بتوانین دڵی دایک و باوک و مامۆستاکانمان خۆش بکەین. ئەگەر حەستان بەم جۆرە ڤیدیۆیانەیە لایکتان بیر نەچێت و لە کۆمنتیش پێمان بڵێن ئێوە چۆن خۆتان بە وانەی ئۆنلاین ئامادە دەکەن. اینجا هاوڕێن ئەمە شازی سایکردنی من بوو، هیوادارم ئێوەش سوودێکی لێ ببین و بەم شازی من سای بکەن بۆ ئەوەی خوێندنی ئەم ساڵمان بە فیڕۆ نەچێت و ساڵێکی تر ئینشاڵڵا لە پۆلێکی ترابین و تا ڤیدیۆیەکی تریش خواتان لەگەڵ لاایک و سەبسکرایب بیر نەچێت. بای بای.